بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێ بە بینەرانی عزیز خۆشحاڵم کە ئەمڕۆژ لە بەرنامەیەکی دیکەی گفتوگۆ بێ عزیز و خۆشەویست شاد بوومەتەوە بۆی کە قسە و گفتوگۆیەکی جیاواز لەسەر دۆخی سیاسی هەرێمی کوردستان یاخود عێراق یا ناوچەکە بەگشتی بکەین. لە بەرنامەی گفتوگۆی ئەمڕۆماندا لەگەڵ میوانێکی عزیز قسە و گفتوگۆ لەسەر کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین، ئەویش کە زۆر بەڕێز مامۆستا ئەبوبەكر هەڵەدنی ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستانە. مامۆستا زۆر سپاس بۆ دەرفەتە، بەخێربەی سپاس بۆی کە کاتی خۆت بێمە بەخشی. ئەگەر لێرە دەست پێ بکەین کۆمنتی تۆ بۆ کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان، کابینەی نوێم و هەروە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان چییە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان سوپاس بۆ ئەم دەرفەتە. من هەر لە سەرەتاوەتومانە ئەم کابینانەی حکوومەت تەنها ژمارەکان دەگۆڕێن یاخود بەشێکی دەموچاوەکان دەگۆڕێن، ئەچینە هەمان فەلسەفەی حکومڕانی، هەمان ئیدارەدان و هەمان تێڕوانین بۆ حکومڕانی وەکو خۆی ماوەتەوە کە نەیتوانیوە دەستبەرداری ئەو کەلتورە خراپەی حکومڕانی بێ کە لە 27 ساڵی رابردووە لە هەرێمی کوردستانە هەبووە کە بەداخەوە هەموو ئەو ڕووداوە نەخوازراوانە لە شەڕی ناوخۆ لە ئودو ئیدارەیی لە ڕێکەوتنێکی استراتیژی بۆ دابەشکردنی سوڵتە و سامان و دواتریش خەفەکردنی ئازادی و لەولاوە بە سیستماکردنی گەندەڵی هەڵبژاردننی پڕتەزویر و ساختەکاری هەموو ئەمانە شوێنەوارەکانی ئەو ئیدارە خراپە بووە، هەتاوەکو عەقڵیەتەکان نەگۆڕێ، تێڕوانین نەگۆڕێ، فەلسەفەی حکومڕانی نەگۆڕێ، قەیرانەکان هەر بەردەوامە بن. ئەم کابینەیەش ئێمە لە ڕوانگەی کارنامەکەیەوە بێت تەقیمی بکەین، ئەو کارنامەی کە لە پەرلەمان متمانەی پێوەرگرتووە ئەواکەینە تایتڵێک کە لەو ڕوانگەیەوە ئێمەی پەرلەمانتاران چاودێری حکوومەتەکەین، بەڵام بەداخەوە لەم 4 مانگەی کە ڕابرد هیچ شتێکی ئەو تۆی نەکردووە کە شایانی باسکردن بێ لەو وعد و بەڵەنانی کە بە خەڵک. زۆر باش ساڵبەکر، ئایا ئەم کارنامەیە کە هەر کابینەیەک لەگەڵ دەستپێکی دێنە ناو پەرلەمان و کە کارنامەی کابینەکەی خۆیان ئەعلان دەکەن، ئایا بەڕاستی بۆ 4 ساڵە یاخود نامانە بەتەمان 20 ساڵ دەرفەتیان پێ بدرێت تا و کاتێک کە بتوان کارنامەکەیان جێبەجێ بکەن؟ تەمەتوانم بڵێم یعنی ئەمە یەکەم کابینە بوو کە هات لەناو پەرلەمانی کوردستاندا بە پێی پێڕەوی ناخۆی پەرلەمانی کوردستان سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی ڕاستپێراو کە دواتر متمانی وەرگرت کارنامەکەی خۆی خوێندەوە، ئەینا قوولەکانی پێشوو تەنها وتاری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بووە و بەداخەوە ینی کە بە خۆشت دەزانی لە کوردستان لەگەڵ هەڵبژاردنەکان نەریتێکی خراپ هەیە، ئەویش دواخستنی خولەکانی هەڵبژاردنە و درێژکردنەوەی تەمەنی هەم پەرلەمانە و تەمەنی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بە خۆ دەزانین لە دوا ئەو وادەیەوە دەبێتە حکوومەتێکی کاربەڕێکەر، یعنی بۆیە هیچ گرنتیەک نییەوە ئێستا ئێمە و دەنگ و باسانی کە دەیبیستین لێرە و لەوێ ئەوەیە کە زۆر زەحمەتە هەڵبژاردن لە وادەی خۆیان بکرێتەوانێ کە بۆ نمونە لە 2022 کە 3 ساڵی تری ماوە لە ئێستاوە لە پەرلەمانتاران بەتابەتی پەرلەمانتارانی حیزبە دەسەڵاتدارەکان ئەمەش دەناخۆشە دەبیستین. زۆر باشە، با بێمە سەر کارنامەی کابینەی نوێم کە خۆت ئاماژەت پێکردوە. کارنامەکەش بە پرینتکراوی لە بەردەستی من هەیە کە لە چەند خاڵێکی سەرەکی خۆی دەبینێتەوە لە چاکسازی ئازادی دیموکراسی و پێکەوە ژیان، مافی مرۆڤ، هەندێک بڕگەی جیاواز و جوانێتیایە، بەڵام ئەگەر لە چاکسازیەکەەوە دەست پێ بکەین چونکە لەم کابینەی نوێیەدا زۆر قسە لەسەر چاکسازی کرا و لە خاڵەکانی چاکسازی 13 خاڵن، لە هەندێک لە خاڵەکان من باسەکەم ئایا تۆ چه تروسکاییەک چه ڕۆشناییەک دەبینی لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 3 ساڵی لە بەردەمیان ماوە بتوانێت ئەم خاڵانە جێبەجێ بکات؟ لە نمونە لە خاڵی سێم دەڵێ نابێ بەرپرسانی باڵای حکوومەت پێگەی کاریگەڕی خۆیان بۆ بازرگانی و دەوڵەمەندبوون بەکاربێنن بە پشتبەستن بە یاسا بەرکارەکانی هەرێم. مامۆستا ئەبوبەکر ئەم خاڵە و خاڵەیە کە 27 ساڵە خەڵک ئاواری لێیە کە ئەگەر ئێستا ئەم کابینەیە ئەم خاڵە جوانی نووسی بێ و جێبەجێ بکرێت کەواتە 27 ساڵە ئەو داواکاریە جێبەجێکە کە 27 ساڵە خەڵک داوایەکە. ئایا تێڕوانینت بۆم خاڵە چییە؟ ئەتوانێ ئەم کابینەیە یا ئەوەندەی کە تێپەڕیوە بەسەریا دیارە کە ئەمانە جێبەجێ دەکات؟ خۆی وەکو کارنامە جەنابەت ئاماژت پێدا هەموو کارنامەیەکی دیکتاتۆرترین وڵاتی دنیا کە گوێ لە شیعار و دروشم و پێڕەوەکانیان دەگریشتی زۆر جوانی پێدایە، بەڵام چەندێک ئەو خاڵانە دەچێتە بواری جێبەجێکردنەوە. ئێمە بەشێک لەو قسانەمان لە خولەکانی تری شابیست، بەشێک تەنانەت لەو یاسایانەی کە لە پەرلەمانی کوردستان دەردەچن ناچنە بواری جێبەجێکردنەوانێ. ئەمە خاڵێکی تر یعنی کە لە هەمووی گرنگترا فێڵکردنە یاخود چاوەڕاوکردنە لە دەستەواژەی چاکسازی
ئایا تۆ چاکسازی بێ حەسرکەی بیبەستێوانێ تەنها لە بواری موچە و ئیمتیازات و خانە نشینی و ئەوەکانی دی کە بە خۆتە زانی ئەوە زیاتر لە 1 ساڵە دەستی پێ دەکرێت لە خولی پێشوشە ئەم یاسایەکە لە پەرلەمان دەرچوو کە هەنگاوێکی باش بوو ئەو بوو ڕەت کرایەوانێ و ئەمە کابینەیەکی نوێ حکومەتی شاد کە لە وتەکەی سەرۆکی حکومەتە دەبوایە لە سەرەتای وەرزی گرێدانە لە ئەولەوێتی کارەکانی حکومەت بێ بەڵام ئەوە دوو وەرزی پەرلەمانمان تێپەڕان من لەم مینبەری تۆ قساکەم ئەم وەرزش تەواو بێ ئەو پرۆژە چاکسازی هەر نایەتە ناو پەرلەمانەوە بۆ نایێت لەبەرەوەی یانی کە ئایا من تاوەکو ئێستا ئیرادەیەکی حەقیقی و ڕاستەقینە لە حیزب دەسەڵاتدارەکانی کوردستان نابینم کە ڕاستگۆ بن لەگەڵ چاکسازی بەڵام ئێمە چاکسازی وتمان چاکسازیەکی ڕیشەیی ئێمە تەناوەمان ناوێت گرنگترین شت لە چاکسازیە لە مەلەفی نەوت حکومەتی هەرێمی کوردستان وەزارەتی داراییەکەی تاقە وەزارەتە لە دنیادا کە داهاتی وەزارەتی سامانە سروشتەکان نایەتەوە بۆ خەزێنەی وەزارەتی دارایی تاقە وەزارەتە لە هەموو دنیاە بەڵکو ئەو دەستپان ئەکاتەوە ئەوەی کە لە بەغاوە دێ وەکو خوانەڵە نزیکەی 125 ملیارێکی داهاتی ناوخۆ ئەوەکی تریشی 300 بۆ 350 ملیارێکی تر کە لە داهاتی فرۆشتنی نەو دەستێکی کە لە کاتێکا مەفروض بوو ئەم داهاتە هەمووی کۆی بێتەوە بۆ خەزێنی وەزارەتی دارایی و بۆ خۆشی دەزانی یاسای ژمارە 2 ساڵی 2015 یاسای داهاتەکانی نەوت و گاز بەداخەوە تاوەکو ئێستا جێبەجێ نەکراوە ئێمە لە چەندین کۆبوونەوەمانە لە حکوومەت ئەڵین بابە ئەوە یاسایە ئەوە سندوقە بۆ ناوی جێبەجێی بەداخەوە ئەم کابینە نەیتوانێت جێبەجێکات تایبەت بەو خاڵە من دڵنیات دەکەمەوانێ ئەوەی کە من وەرائی کولی مەشروع مەسئول لە دوای هەموو پرۆژێک لە کوردستان لە دوای هەموو بەنزیخانێک هەموو مارکێتێک هەموو مۆڵێک هەموو یەکەیەکی نیشتە جێبوون لە دوای ئەو هەموو گوندە جۆر بە جۆرانە کە لە شارەکانی کوردستاندا دروستەکرێت هیچ پرۆژەیەک نیە لە کوردستانە بەرپرسێکی لە پشتەوە نەبێت وەفەرموو سەرۆکی حکومەت بە لە بەرپرسەکانی حیزبەکەی خۆ دەست پێ بکە ئەمانەی کە هەموو پرسیانەیە هی دەرمانیان هەیە هی ڕێگاوبانیان مەسەرەوەش باز لە چاکسازی لە دەرمانوەمانە دەکات بەڵام ئەگەر بێ مەستەر ئەم خۆ دەوڵەمەندکردن تەمانە ئەم یاسایە بۆ دەرچووە یا کەس دەوڵەمەند نەبێ یا ئەوانەی کە لە ڕابردوودا دەوڵەمەند بوون ڕێگریان لێ بکرێت تەمان لە ڕابردوودا ڕوون و ئاشکرایە کە دەوڵەمەند بن و زۆر جار لایەنەوە پۆستیۆنەکان بە ئاشکرا دەڵێن هەندێک خەڵک دەوڵەمەند حکوومەت خۆی هەژار حیزبەکان دەوڵەمەند بوون بەڵام ئایا ئەم یاسایە کە دەرکراوە لە ڕابردوودا کێ دەسەڵاتی لەدەست بۆ دەسەڵاتە حکومیەکانی لەدەست بوون لە ڕێگەی دەسەڵاتە حکومیەکانەوە دەوڵەمەند بۆ کە ئێستا یاسایە دەرکراوە بۆ ئەمانی کە چیتە ڕێگری بن لەوانی کە لە ڕێگەی پۆستە حکومیەکانەوە دەوڵەمەند بن بەڵێ خۆی ئەوەی کە ڕاسانی کرد وە زەمینە سازی کرد بۆ دەوڵەمەند بوونی ناڕەوای بەرپرسان ئێمە باز لە دەوڵەمەندبوونی ناڕەواکەین ئینا هەیە هەر خۆی لەو بوارە ئیشەکە بەڵام بەشێکی زۆریان ئەمە پێگە سیاسی و حیزبەکان ئیستیقلال کردووە ئەگینا ئەمانە هیچ پێشینەیەکی بازرگانیان نەبووە هیچ پێشینەیەکی تیجارەت و کار و کەسابەتیان نەبووە و ئەمە بەوەی ئەم واقعی هەرێمی کوردستان کە دوو زۆنی حکمڕانی هەبوو دوو ئیدارە هەبوو دوو بەڕێوەبردن هەبوو و ئەمە وای کرد کە هەر حیزبەن لە زۆنی خۆیان هەموو شت بێ هەمەکارە بێ و مۆنۆپۆلی سەرجەم جوندەکانی بەڕێوەبردن کە بێ ینی ئەمە حیزبە سیاسیەکان خۆیان زەمینە سازیان کرد بۆ بەرپرس و دەسەڵاتدارەکانیان کە بە شێوەیەکی نایەسایی ناشەرعی دەوڵەمەند ببن و دەست بخەنە ناو بازار و دەستێکەواوکەن تەنانەت لەگەڵ بازرگانەکان و بەشێکی ئەو بازرگانانەی کە تێبینی هەیە لەسەر دەوڵەمەندبوونی ئەوان کە ئەگەر من بە هەوادارە چون زیاتر لە 14 بۆ 15,000 ملیۆنێری دۆلار هەیە لە کوردستانە نزیکەی 8 بۆ 10 کەسیش ملیاردێری دۆلار هەیە لە کوردستانە کە ئەم حجمە ئەم ژمارەیە بۆ هەرێمێکی 5 ملیۆنی چوار پارێزگای بچووکی وەکو هەرێمی کوردستان کە نە لەسەر بەحرە نە لەسەر مینایە کە لە وڵاتێکی 5-6 ملیۆنیە تۆ ئەم هەموو دەوڵەمەند هەبێ ئەمە شتێکی زۆر زۆر ناتەبیعیە بۆیە ئەم بەرپرسانە پێگەی حیزبی خۆیان ئیستیقلالکردنی پێگە حکومیەکانی خۆیان کرد بۆ ئەوەی کە بە شێوەیەکی ناڕەوا و نایاسایی دەوڵەمەند ببن بۆ ینی ئەبێ ئەوانە ئەگەر ئێمە بمانەوە چاکسازی لەمەیا بکەین ئەو قانونی کە لە بەغا قەرارە دەرچێەوە ئێمەش هەندێک لە فراکسیۆنی ئێمەش لەگەڵ ئیمزای هەندێک پەرلەمانتاری ترا قانونی من ئەینە لەکە هاذا ئەبێ ئەوانەی پێشووتریش لیان بپرسێتوانێت نەک تۆ تەنها حەدێک دابنی تەنها بۆ ئێستا ئەبێ ئەوانەی پێشوش بەڕاستی دیوانی چاودێری دارایی و دەستەی نەزاها
مکوڕ بێت لەسەر ئەوەی کە ئەم سامانیان نەچووە بەدەست. ئەگەر چی خەڵک ڕازیشە بە لەمە ولا کەس دەوڵەمەندی خەڵک بەوەش ڕازیە بەڵام ئەبێ ینی ئەمانەی پێشووتریش بکەونە ژێر ڕەحمی عەدالەتەوانە چونکە لە جەوێکی ناتەبیعیە کە بادگرانی ئابووری بووە کە حەسار بووە کە شەڕی داعش بووە کە دەویدارەی بووە ئەمانە ئیستیغلالی پێگەکانی خۆیان کردووە دەوڵەمەند بوون. لێکە لە خاڵەکانی بەشی چاکسازی کارنامەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ شەفافیت لە نەوت و گاز با لەوە دەست پێ بکەین دەستپێ کەم کابینێ ڕێککەوتنێکی ئێستش بەشێک لە سیاسی و تەنانەت پەرلەمانتارەکانیش ڕەنگە نەزانن ئەمە ڕێککەوتنی سیاسی بوو یاسایی بوو شخصی بوو بنەماڵەیی بوو چی بوو ئەمەیە کە لە نێوان هەرێم و بەغدایە دەگوزارێت لە خاڵەکەشە باز لە شەفافیت لە داهاتی نەوت لە ڕگرێبەستە نەوتیەکان لەمانە دەکرێت ئەگەر وەکو پەرلەمانتارێک وەڵامە بدەیتەوە تا ئێستا هیچ داهاتێکی نەوت هیچ گرێبەستێکی نەوت هیچ ڕێککەوتنێکی سیاسی و یاسایی نەوت لای ئێوە شەفافە نەلای پەرلەمانتاران و بالتحديد نەلای لیژنەی سامانە سروشتەکان و وزەی پەرلەمانی کوردستان مەلەفی نەوت مەلەفێکی ناشەفافە و من خۆم لە خولی پێشوو چەندین کۆبوونەوەمان کردو لەگەڵ ئەنجومەنی هەرێمی بۆ نەوت و گاز داوای ئەوەمان لێکردوون کە پێویستە ئەم گرێبەستانە ئاشکرا بکرێت. ئێستا پەرلەمانی کوردستان ئاگاداری گرێبەستی 50 ساڵی نێوان هەرێم و تورکیا نییە، ئاگاداری گرێبەستی 25 ساڵی نێوان ڕۆژنەفتی ڕووسی و هەرێمی کوردستانی نییە و ئاگاداری تەنانەت پەرلەمانی کوردستان داتای نادرێتێ بێژگە لەو داتانەی کە دیلۆیت بڵاوی دەکاتەوانێ ئەویش کە بەداخەوانە لە ڕاستیە ئەویش یعنی خازەع بۆ چاودێری ورد و ئەو داتانە بۆ بەدواداچوون بۆیە پەرلەمانی کوردستان تەنانەت بەڕێزت دەزانی دۆسیەکە بوو لە پەرلەمانی کوردستان دۆسی مامەڵەکردنی قاچاق بردننی نەوت لەگەڵ داعشە لە گەرمەی شەڕی داعشە کە هەندێک لە بەرپرسانتیوە گران ئەو دۆستێش دیزە بە دەرخۆ نەکرا لەبەرەوە بۆیە فعلا مەلەفی نەوت ناشەفافە و پەرلەمانی کوردستان بە هیچ شێوەیەک ئاگاداری دۆسیەی نەوت نییە و ئاگاداری داهاتی نەوت نییە و ئاگاداری گرێبەستەکانیش نییە و کاتێک ئەمە پرسیارمان لێکردوون بە پرسیاری نووسراو بە پرسیاری شەفەوی لە کۆبوونەوەکان لەگەڵ ئەنجومەنی هەرێمی بۆ نەوت و گاز وەڵامی بەپرسان ئەوە بووە کە ئەمە ڕەهەندێکی ئەمنی هەیە ناکرێ ئێمە ئاشکرای بکەین لە ڕاستیان کە ئەمە وتمان عەلە لەقەل بۆ سەرۆک فراکسیۆنەکان بۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بەڵام ئەو زانیاریانیان هیچ نەدا. لە خاڵێکی دیکە باس لەوە دەکا کارنامەکە وەرگرتنی باج بە شێوازێکی دادپەروەرانە لە هاوڵاتیان لە ئێستادا تا چەند لە وەرگرتنی باج دادپەروەرانەیە و چۆنچۆنیە ئەوەندە ئێوە زانیاریتانە بێ بەتایبەتی لە تازەترین بڕیاری ئەنجومەنی وەزیران وەرگرتنی 5,000 خۆڵ و خاشاکە لە هاوڵاتیان لە کاتێکە لە بەرامبەردا هاوڵاتی وەکو پێویست خزمەتگوزاریەکانی دیکەشی نییە. یەکەم باجەکان بە هیچ شێوەیەک دادپەروەرانە نییە چونکە بەشێک لە کۆمپانیا گەورەکان دەبەخشرێن لە باج کە ئەمە تاوانێکی زۆر گەورەیە کە کۆمپانیا گەورەکان باج نادەن و هەندێکیان بەخشراویشن لە باج. دووەم ئەو باج و ڕسوماتانەی کە لەسەر هاوڵاتیان هەیە کاتێککە سەردانی فەرمانگەکانی حکوومەت و میری دەکەن بە چەند قات ئەو باجانە زیادی کردووە لە کاتێکا لە ڕاستیە نازاندێ ئەمە بۆ چێڕوانی ئەم فەرمانگەی کە نزیکە لەم ستەیجەی کە من و تۆم بەرنامەی تۆمارەکەین کە بەڕێوەبەراتی گشتی هاتوچۆی سلێمانیە لە بەدواداچوونەکانی ئێمە مانگانە نزیکەی 11 بۆ 16 ملیار دیناریان دەستەکەوێکە چەند قات زیادی کردووە لە کاتێکە یانی کە بەشێکی کەمیان دەدرێتەوە خۆیان بۆ ئەوەی کە بەکاری بهێنەوە لە ڕێگاوبانەکان و لە دروستکردنی تابلۆدا. من بەسەنێکێک لەو چاکسازیانە بەڕاستی باسی لامەرکزیەتی ئیداریە من لامەرکزیت لە کارنامەکەش هەیە ناچەسپێندێ ئەگەر بێت و لامەرکزیەتی ئیداری بۆ پارێزگاکانی هەرێم بچەسپێندرێ و دەستکراوان کەن لەوەی خۆیان داهات کۆبکەنەوانێ بە دڵنیاییەوە ئەمە پارێزگاکان فریای خۆیان دەکەون. بۆ نمونە هەولێر لە 5 مانگا 220 ملیار دینار داهاتی بۆ لە کاتێکا خەرجەکانی 248 ملیارە واتە 48 ملیار عەزیە. سلێمانی داهاتەکانی 247 ملیار دینار بووە بەڵام خەرجیەکانی 270 ملیار دینارە واتە 30 لێ زیادە. دهۆک داهاتی 206 ملیار دینارە بەڵام خەرجیەکانی 135 ملیار دینارە کاتە 71 ملیار دینار زیادە هەیە پارێزگای دهۆک. تۆ ئەگەر ئەمە بی لامەرکزیەتی ئیداری بچەسپێنی بۆ پارێزگاکان ئەو کاتە هەم گۆشەپێدانی ئابووری دروستەی بە وەکو ئێستا کە ئەبینین بۆ خۆتەزانی لە بینی پارێزگاکانی هەرێمە نائەدالەتی و نایەکسانیش هەیە لە ڕاستە چ بە گوێرەی حەجمی دانیشتوان چ بە گوێرەی مەسەلەن کارەساتەکان بۆ نمونە پارێزگایەکی وەکو هەڵەبجا کەمترین معقولە لە 102 بودجەی پەرەپێدانی پارێزگاکانی پێ بدرێت زۆر کەمە لە کاتێک ئەم پارێزگایە بێ
کراوەتە پارێزگایەکی تازە ئەبێ هەڵسێتەوانێ و شوێنەوارەکانی جینۆسایدی تاوەکو ئێستا پێوە دیارە. زۆر باشە لە تازەترین ڕوودا کە لە هەرێمی کوردستانە پەرلەمانگرتنی بەشێک لە دادوەران و ئەمانە بوو کە لە بەتایبەتی لە گەرمیان سەری هەڵدا لەیەکێ لە خاڵەکانی کارنامەی کابینەی نوێمیشدا باس لە گەڕانەوەی ڕێز و شکۆ و سەروەری یاسا دەکرێت. ئایا ئەمە تا چەندە گەڕانەوەی لە کاتێکا زۆر باشکرا بینیمان ئەو داواکاری کە داواکارانی گشتی و دادوەرە بەڕێزەکان هەیە بوو بەشێکی داواکاریەکی ڕەوا بوو. ئایا تا چەندە ئەگەر بڕیاری ئەمڕۆ خاڵەکەی کارنامەی کابینینەوە بەدەم ئەم داواکاریانەوە نوێت یا ئەمانە جێبەجێ نەکا لە ئێستادا کە یتوانێت جێبەجێ بکە؟ من وەک عەرزم کردی بێم چاکسازیە ڕیشەی بێ تەنها سێکتەری موچە نەگرێتەوانێ ئەبێ بێجگە لە موچە و خانە نشینی ئەبێ داهاتەکان مەسەلەی گومرگ مەسەلەی نەهێشتنی شوێنەوارەکانی دوو ئیدارەی چاکسازی لە سلکی پەروەردە و خوێندن چاکسازی لە بواری سڵتەی قەزایی و داواکاری گشتی و چاکسازی لە بواری هێزی پێشمەرگەی کوردستان یان ئەوەی کە پێوترێ منزومەی ئەمنی و سەربازی لە هەرێمی کوردستانە کە نزیکەی 500,000 کەس لە هەردوو وەزارەتی پێشمەرگە و لە وەزارەتی ناوخۆ ئەمڕۆ موچە وەردەگرن ینی کە بە هەرێمێکی 500 میلیۆنی ئێمە 500,000 هێزی چەکدارمان هەیە لە پێشمەرگە لە دژە تیرۆر لە پۆلیس و لە ئاسایش 240,000 کەسیان سەر بە وەزارەتی پێشمەرگەن 160,000 کەسیشیان لە وەزارەتی ناوخۆ موچە وەرەگرن ئەوەکەی تر ئەمێنێتەوە 100,000ەکەی تر لە دژە تیرۆر و هەندێک هێزی ترن ینی کە ئەمە ئەبێ ڕێک بخرێتەوانێ ئەوەی کە جنابەت ئاماژەت پێدا یەکێک لە گرفتەکان لە کوردستانە بریتە لە سوڵتەی قەزایی کە لە هەرێمی کوردستانە تا ئەم ساتە وەختە نە سەروەری یاسا هەیە نە دادگاکان سەربەخۆن نە خاوەنی دەسەڵاتێکی قەزایی سەربەخۆی نە داواکارێکی گشتی ئەکتیڤ و فەعال و کارامان هەیە بۆیە هۆکارەکانی چیە دەسەڵاتی قەزایی نەکەوتۆتە سەر پێخۆی هۆکارەکانی دەستێوەردانی حیزبە و بەشێکی زۆری ئەو دادوەرانە لەگەڵ ڕێزمانە بۆ کەفاەتیان لە رابردووە بە تونێڵەکانی لق و ناوچە و مەڵبەندەکان و کۆمیتەکانی پارتویەکێتیا تێپەڕێون بە تەسکی حیزبی دانراون دادوەرێک بینیمان هەندێک لەو دادوەرانە دەڕۆن بۆ ئاهەنگی حیزبی بۆ ئاهەنگی حیزبێکی تایبەت یعنی کە بەشداری ساڵیادی ئەو حیزبە دەکەن ئەمە پێوترێ کفری قانون چکە بە پێی قانون هەر کاتێک دادوەر کە بوو بە دادوەر ئەبێت دەست لە حیزبەکەی خۆی بچێشێتوانێت هیچ نەشات و چالاکیی حیزبی ئەنجام نەدا لەبەر سوڵتەی دادوەری لە کوردستانە سەربەخۆنیە و ئەو داواکاری گشتی 15 داواکاری گشتی و دادوەر کە لە گەرمیان مانیان گرت کە داواکانیان داوای گشتی بوون داوای شخصی نەبوو لە جاتی جوان لێ بگیرێ سزا دراون لە ڕاستیان بۆ چونکە پێکاتەی سوڵتەی قەزایی بەداخەوە لە هەرێمی کوردستان پێکاتێکی سەربەخۆنیە و هەژمونی حیزبیان بەسەرەوە دیارە و ئێستا کەس پێڵێن ساڵی 2019 زۆر بەداخەوە دەستێوەردان لە سوڵتەی قەزایی لە داواکاری گشتی زیاتر بووە هەر دادوەرێک کە بێ بە عەدالەت و نەزات ئیشەکەی خۆی جێبەجێ بکە ویژدانی هەبێ چاوپۆشینەکە قانون تەنفیزکە دەستێوەردان و سوڵتا قبول ناکە تەماشاکەی نەقڵ دەکرێت و ئیجراعاتی لەگەڵا کرێت و جۆرە هەر گوشاری لەگەڵ بەرامبەرەوە بکات. زۆر باشە باز یەکخستنەوەی هێزی پێشمەرگە کرد بە تایبەتی ئێستا بۆ نمونە زێرەوانی لەگەڵ پۆلیسی ئەملا هەندێک جمگەن کە دەیانوێت تێکەڵیکردنی هێزەکانی 70 و هێزەکانی 80 ئایا تێکەڵکردنی هێزەکانی 70 کەی ئەمە ئیتر کۆتایی پێێتێ بە تایبەتی دەنگۆیەکیش هەیە تا چەندە ڕاستەکەیشێک لە هێزە دەسەڵاتدارەکان کە ئێستا ئامادەکێکی باشتری هەیە بۆ تێکەڵکردنی ئەم دوو هێزە لە پەنای هێزەکەیتی خۆی جارێکی تر هێزێکی تری دروست کردووە لە دەرەوەی ئەو هێزە ڕسمی کە ئێستا وەکو حزب هەیەتی. بەڵێ بەداخەوە یعنی کە هێزی پێشمەرگەی کوردستان کاتێک یەک دەخرێتەوانێت کە کۆمەڵێک پێوەەر هەبێت لە ڕاستیانی کاتێک بە پێی یاسای ئەحزاب ئەبێ هەموو تەشکیلاتێکی حیزبی هەموو جمۆجۆڵێکی حیزبی لە ناو هێزەکانی پێشمەرگەدا قەدەغە بێت تاوەکو ئەم ساتە وەختەش ئابوونە لە پێشمەرگە ئەسێنرێ و کۆمیتە و ناوچە و ڕێکخراوی و هەردوو حیزبەکەمان هەیە لە ناو یەکەکانی هەم وەزارەتی ناوخۆ هەم پێشمەرگە دوو ئەبێ ئاراستەکان و فەرمانەکان لە بەرپرسە مەیدانیەکانی پێشمەرگە وەربژیرێت نەک لە حیزبەکانەوە ئەمەشمان هەربینی کە ئێمە لە سەروبەندی ڕووداوەکانی چەند ساڵی ڕابردوو کە ئاراستەکان ئاراستەی حیزبی بوون نەک ئاراستەیەکی پرۆفیشناڵانە سەر بە وەزارەتی پێشمەرگە لە هەمووی گرنگتر تۆ دەی تەجنید بکەی بە تەجنیدێکی ئیجباری ئەو کاتە سلکی سەربازی ببێتە پرۆژەیەکی ئیجباری لە ڕوانگەی موالید و تەجنیدێکی ئیجباریەوە تۆ هێزی پێشمەرگە ڕێخیتەوە نەک ئێستا کە ئاراستەکەی پێکهاتەکەی ئۆرگانەکەی هەیکەلیەتەکەی هەر هەمووی
فول حیزبیە لە ڕاستیە و من پێشم وانێ بەم زوانە منیش قسەکەی کاک محەممەدی حاجی محمودەکەم وانێ پێم وانێ بەم زوانە پارتی و یەکێتی لە ڕاستیە دەستبەرداری هێزی پێشمەرگە ببن ببێتە هێزێکی میهەنی و پیشەیی و کاتی خۆشی بۆ زانیاری جەنابەت ینی کاتێک کە بەغدا مالیکی لەگەڵ هەرێمان ڕێنەکەوت بەشێکی خەتای هەرێم بوو چونکە حکوومەتی ناوەندی ئامادە بوو 100,000 پێشمەرگە بەپێی دەستور تەسلیحی پێشمەرگە تدریبی پێشمەرگە تەجهیزی پێشمەرگە تەمویلی پێشمەرگە واتە چەک و ڕاهێنان و سیلاح و موچەی هەر هەمی داتێ بەڵام بەرپرسانی هەرێم وتیان ئێمە نزیکەی 400,000 هێزی چەکدارمان هەیە لەسەر و عەدەدە ڕێنەکەوتن بۆ ئەمانە نایکەن بۆ چاکسازی لە پێشمەرگە ناناکرێت چونکە ئەم دوو هێزا ئامادە نین دەستبەرداری هێزی چەکدار بن و ئەم هێزی چەکدارن لە ململانێ ناوخۆیەکانە بەکارهێنرێ و هەڵبژاردنە ساختەکاری و تەزویریان پێکرێت بەشێکی زۆری تەزویر بەداخەوە لە سلکی پێشمەرگە و هێزەکانی وەزارەتی ناوخۆ لە ژێر گوڕەشەی هەڕەشەی نانبڕین و فەسڵکردن و نەقڵکردن و ئەمانەدا پیان دەکرێت ئایا ئەم عقڵیەتە دروست بووە بە برسانی ئێمە کە بەمەدا بچنەوانێ من بە گومانی ئەزانم مەگەر لە دوو خاڵە یەکەم گوشارێکی دەرەوەیان لەسەر بێ لەگەڵ گوشارێکی ناوخۆیان لەسەر بێ ئێستا هاوپەیمانان بەگوێی وتەکانی بەرپرسانی وەزارەتی پێشمەرگە هاوپەیمانان زەختێکیان دروست کردووە کە ئەبێ هێزی پێشمەرگە ڕێ بخرێتەوە لەم فەوزا و هەڕەمەکیە ڕزگار بکرێ و ئەبێ ژمارەکان بتەحدید پیان وتون ئەبێ لە 100,000 بۆ 120,000 کەس زیاتر نەبێ ئێمە دەواری بچێتە بواری جێبەجێکردنەوە. زۆر باشە باز لە چاکسازی و پێکەوە ژیان دەکرێت لە کارنامەکەیە ئایا هیچ ئەمە ڕەنگی داوەتەوە لە کابینە یاخود کۆمەلگەی ئێمە ڕاستە هەمیشە پێکەوە ژیانی تەبایی و پێکەوە ژیان هەمیشە خواستی کۆمەلگە و کەلتور لەناو کەلتوری کوردەواری ئێمەدا بوو بەڵام کابینەی نۆیە چ کاریگەریەکی لەسەر پێکەوە ژیان و ئاشتەوایی کۆمەڵایەتی بەداخەوە ینی لە هەرێمی کوردستانە بخۆی ئەم هەتاوەکوی ئێمە تەجاوزی ئەم فۆرما لە حیزبایەتی نەکەین ئەبێ فۆرمی جەلالی و مەلایی تێپەڕێنین ئەبێ فۆرمی ڕەتفعل و کاردانەوە و عقدەی نەفسی و گرەی دەرونی و گرەی مێشووی تێپەڕێنین ئەبێ حیزبەکانی ئێمە ببنەوە بە حیزبی ڕاستەقینە حیزب بە فۆرمە غەربیەکەی کە کۆبوونەوەیەکی خۆبەخشانەی کۆمەڵە نەفرێک بێ لە پێناوی ئامانجێکی دیاری کراوە نەک حیزب وەسیلەی مەعیشەت بێت نەک حیزب خۆی بووبێ بە ئامانج لە کاتێکە حیزب ئامرازە بەڵام لە هەرێمی کوردستانە بۆتە ئامانج لە کاتێکە بەبێم حیزبانە فێری گەمەکانی دیموکراسی ببن لە دۆڕان و لە سەرکەوتن و لە بردنەوە کە ئەمانیان نەکردووە بۆیە ئاشتەوایی کۆمەڵاتی لە هەرێمی کوردستانە لە ژێر پرسیارە بۆ خۆ دەزانی هێشتا شوێنەوارەکانی دوو ئیدارەی هەیە هێشتا ئێمە ڕەمزی نیشتیمانی سەرتاسەریمان نییە هێستا سمبولەکانمان سمبولی دەڤەرێکن هیناوچەیەکی دیاری کراون هێستا تەنانەت لەسەر شەهیدەکانمان کە ئەوە کۆمەڵە شەهیدی قارەمان لە مەنهەجەکانی خوێندنەوەکو ڕەمزی قوربانیدانی ئەم میلەتە ژیان نامەکان خوێندێتەوانێت لە ڕەوزەوە هەتاوەکو زانکۆ ئەمەشمان نییە لە ڕاستیە هێستا بۆ نەویادەکان لەسەر شتی دیاریکرا و ڕێنەکەوتین کە دانکەینە بۆنەی نیشتیمانی هێستا سمبولەکانمان سمبولی ناوچەیی لۆکاڵین لەبەرەوە ئاشتەوایی کۆمەڵایەتی بەشێکی بە سەرکردەی حیزبە سیاسیەکانە کرێت کە ئەمانە ڕێبەری گەورە بن ڕێبەری هەمووان بن ڕێبەری هەموو هاوڵاتیانی کوردستان بن بە چاوێکی یەکسان سەیری هەموو هاوڵاتیانی کوردستان کەن سەردەمی هەموو دەڤەرەکانی کوردستان بکەن ئێمە وەزیرمان هەیە بەرپرسی گەورەی ئەم وڵاتەمان هەیە 5 ساڵ هەڵەبجەی نەبینیوە 6 ساڵ لە سمود و ڕزگاری و ئۆردوگای شۆڕشی نەبینیوە پاشماوەکانی ئەنفالی نەبینیوە تۆ نەکوێ خۆت بە ئاشتەوایی کۆمەڵاتی دروستە بێ ئاشتەوایی کۆمەڵاتی کاتێک دروستە بێت کە خەڵکی کوردستان ئەم حکوومەتە بەهی خۆیان بزانن دەستگا ئەمنیەکانی بەهی خۆیان بزانن هاوکاری بن دڵیان پێی خۆش بێت نەک بۆ خۆ دەزانی کە متمانە بە پرۆسەی حکومڕانی و لە لایەکی تریشەوە بە پرۆسەی دیموکراسی ڕۆژ بە ڕۆژ لای هاوڵاتیان لە کاڵبوونەوەدایە و بەڵگەشمان ئەو لە 1965 خەڵکە کە بایکۆتی هەڵبژاردن و پرۆسەی سیاسی کرد زۆر و ئەمڕۆ کۆمەڵەوە کاری تریش کۆمەڵە قەیرانی ئابووری سیاسی حیزبی گەندەڵی ئاسایشی کۆمەڵاتی مەخستۆتە ژێر مەترسیێکی گەورەوانێ کە ئامارەکان کە باز لە ڕێژەکانی تەلاق خۆکوشتن جیابوونەوە هەڵوەشانەوەی خێزانەکەن هەموو ئەمانە ئاماژەن زۆر باشە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا لەسەر چه ئەساسێکە تا چەندە ئێوەکو پەرلەمانی کوردستان کە چاودێری سەرەکی حکوومەت و کابینەی نۆیە من ئاگاتان لە پەیوەندیەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا هەیە و ئەم پەیوەندیانە لەسەر چه ئەساسێکەکە هەیە خۆی بەداخۆ ئێمە داوامان دەکرد کە ئەم پەیوەندیانە بخێنە چوارچێوەیەکی دامەزراوەیەوە ئەویش بە دروستکردنی هەیئەتی باڵای دانوستان کە تاوەکو ئێستا ئەمە پرۆژە یاسا لە خولی پێشوا خوێندنەوەیشی یەکەمیشی بۆ کرا و لەم خولەش بەڕاستی هەوڵێکی تر هەیە بەڵام نەچۆتە بواری جێبەجێکردنەوە بۆ خۆ دەزانیم پەیوەندیانە لەسەر ئاستی حیزبە و جاری وایە لەسەر ئاستی هەندێک کاراکتەر و شخصی سیاسی لە هەرێمی کوردستانە نەچۆتە قاڵبی دامەزراوەیەوە لە کاتێکە ئەبوایە پەرلەمانی کوردستان ناوەندی یەکلاکردنەوەی بڕیارە چارەنووسازەکان بێت بەڵام بەداخەوە حیزبەکان لەگەڵ بەغا
بەجیا تەنانەت بینیشمان حتا بە کۆدەنجیش نییە حتا نەک ئێمە لە پەرلەمانی کوردستان بۆ خۆ دەزانی فراکسیۆنە کوردستانیەکان لە بەغدا ئاگاداری سەردانە حیزبیەکانی بەرپرسانی هەرێم نین کە دێن دەیکەن ئاگاداری ڕەوشی گفتوگۆکان نین لانیکەم بۆ ئەوەی ئەوان یارمەتی دەربن لە ناو پەرلەمان یان لە ناو حکوومەتە بۆیە ئەم پەیوەندیانە توانم بڵم پەیوەندێکی حیزبیە و تاقە دەرچەیەک بۆ هەرێمی کوردستان ڕێکەوتنە لەگەڵ بەغا ڕێکەوتنێکی گشتگیری شەفاف لەسەر هەموو پرسە سیاسی و ئابووری و ئەوەی پەیوەندی بە خاک و مادەی سەڵکی لەهۆیە غێری بەغا هیچ دەرچەیەکی ترمان نییە ئەگەر هەرێم و بەغدا بەڕای من نەگەنە ڕێکەوتن دووبارە قەیرانەکان لە هەرێمی کوردستان بە تایبەتی قەیرانی ئابووری و دارایی سەر هەڵەداتەوە. زۆر باشە پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ وڵاتانی بیانی بە تایبەتی لە ئەوروپا و لە ئەمریکا ئایا کێن ئەوانەی کە پردی پەیوەندی نێوان هەرێم یا حکوومەتی هەرێم و حکوومەتەکانی دیکەن لە ئەوروپا ئایا ئەمانە لە ناو حزبەکانن بەبێ جیاوازی یا خەڵکی سەرەکی لە ناو حکومڕانانی هەرێمی کوردستان و لە ناو سلکی حکومین یا خەڵکی حزبی و سەربەدەسەڵاتە چۆن کات جەلال هەموو کایەکانی دادوەری بازار زانکۆکان پەروەردە کەسابەت تیجارەت چۆن هەمووی مۆنۆپۆلی حیزبی کراوە بە هەمان شێوە سلکی پەیوەندیەکانی دەرەوەش سلکێکی حیزبیە تاوەکو ئەم ساتە وەختی کە من قسە بۆ جەنابەت دەکەم ینی هەر لە زۆر لەسەر بنەمایەکی حیزبیدا ڕێژراوە تەنانەت ئێمە بەپێی دەستور لە هەموو سەفارەتێکی عێراقا بۆمانەیە ملحەقێکی سەقافی بکەینەوە و فەرمانگەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان دەبوایە ئەو فەرمانگانە بەلایەنانەی ئاراستە بکەن و سەر بە حکوومەت بن نەک کاراکتەری حیزبە سیاسیەکان بۆیە ئەمە وای کردووە کە بێژگە لە شەڕی داعش کە ئێمە هاوپەیمانێتی نێودەوڵەتی ئەویش لە جەنگی ڕوبەڕووبوونەوەی تیرۆرە لەگەڵمان بوو بێژگە لە مەسەلە ئابووری و تیجارەتیەکان کە ئەوەی پەیوەندی بە شەریکات المتعددة الجنسیات کۆمپانیا زەبەلاحە نێودەوڵەتیەکانەوە هەیە کە وەکو بازارێک لە هەرێمی کوردستان دەڕوانن ئەم بۆ ساختکردنەوەی کاڵاکانیان کەلوپەلەکانیان و هەمیش بۆ ئەوەی سوودبینی لە داهاتی هەرێمی کوردستان بە تایبەتینەوە بێژگە لەم بوارانە علاقاتی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان نەچۆتە قاڵبێکی کۆنکرێتی دامەزراوەی حکومیەوانێ بەڵکو علاقاتێکی حیزبین جاری وای علاقاتێکی شخصین مەدوو جەزرەکەی پەیوەندی بە پێگەی حیزبە سیاسیەکانی کوردستانەوەیە بۆیە ئەم بوارەش یەکێکە لە بوارەکانی چاکسازی کە ئەبێ علاقاتی دەرەوە ئەوەی کە پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە بە دامەزراوە بکرێ و لە دەستی حیزب قوتار بکرێ تا چەندە ئەم پەیوەندیانە ئەو نوێنەرانەی کورد لە وڵاتانی دیکە لۆبیان هەمیشە بۆ بەرژەوەندی کورد و دۆستیەکانی کورد کردووە یاخود بە پێچەوانەوە ڕەنگە بۆ مەرامێکی حزبی دەسەڵاتدارەکان کردبێتیان من پێم وایە بە تێڕوانینی خۆم جالیەی کوردی یان ڕەوەندی کوردی ناڕێکخراوترین ڕەوەندی سەر ئاستی دنیاە لە چاو هەموو ڕەوەندەکانی ترا ئەویش ئەو دابەشبوونە حیزبی کە لە کوردستانە هەیە بەداخەوە لە دەرەوە ڕەنجی داوەتەوانێ بۆیە ئێمە نەمانتوانیوە لۆبیەکی گەورە دروستکەین چ لە ناوەندە بڕیار بەدەستەکانی دنیا چ لە یەکێتی ئەوروپا لە مەحافیلە نێودەوڵەتیە گەورەکان کە لۆبیەکی بەقوت لە پشت قەزیەکانی ئێمەوە بێ وەکو لە بینیمان لە قەزیە ڕۆژ ئاوایە لە قەزی زۆر بەبیسترێ ماوەسا پارەیەکی زۆر سەرف کراوە لە لۆبیەک لە ئەمریکا لە ئەوروپا لە هەڵەشتی شخصی بووە بۆ قەزیە گەورەکانی میلەت نەبووە کەواتەوە پێ پەیوەندیانە بۆ شتی حزبی بەکارهێنراوە بواری حزبی و شخصی بەکارهێنراوە نەک ڕەنگدانەوەی لەسەر قەزی کوردی لە کولا هەبێت یعنی کە ئێمە دیارە پێگەی هەرێمی کوردستان کە بە حکمی ئەمری واقع و دیفاکتۆ لە 27 ساڵی ڕابردووە ئەوە پێگەیەکی زۆر بەهێزتر بووایە لەسەر ئاستی نێودەوڵەتی بەڵام تاوەکەم ساتەوەختە دەوڵەتانی تەنانەت تورکیا کە سوودمە نەبێت لە نۆتەکەشمان پێمان ئەڵێ من لە ڕوانگەی عێراقەوە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان ناکەم. زۆر باشە مامۆستا کاتێک کە کابینەی نوێم هێشتا سوێندی یاسایی نەخوارد بوو زۆر قسە لەسەر کابینەی نوێم دەکرا کە کۆتایی بە قەیرانی دارایی دێنێت چیتر ئەو قەیرانە قوڵە دارایی کە هەبوو کە لە وەرگرتنی موچەوە تا دەستگێڕێک و عەرەبانەفرۆشە کاریگەری تیا کردبوو ئەمان کۆتاییان پێێت ئێستا مە کۆتایی پێ هاتووە مامۆستا ئەبوبەکریان نەخێر نام تەنها ئەوەندە هەیە کە موچەکە ئاستەکەی بەرز بۆتەوە بۆ وەکو جاران و دەدرێت هێشتا قەیرانی دارایی دۆخی ئابووری وەکو خۆی خراپە کاتێک ئێمە توانین بڵین قەیرانی دارایی کۆتایی پێ هاتووە کە جم و جۆڵ هەبێت لە بازاڕە پرۆژەکانی خزمەتگوزاری و پرۆژەکانی وەبەرهێنان بەگەڕ خراپ نەوانێ کاتێک کە هاوڵاتیانی کوردستان ئەتوانین بڵین موچە پاشە کەوت کراوەکانیان بۆ بگەڕێتەوە تەنانەت ئەو موچەی کە جەنابیشت باسی دەکەی تاوەکو ئێستا وەکو خۆی نادرێ ئەوە ئێستا ئەمە لە کۆتایی مانجی 11 داین هێشتا هاوڵاتیانی کوردستان 7 موچەیان وەرگرتووە 7 موچە موچەی 3 مانگ دیار نییە و فعلا مەسیری ئەم موچانە نازانێ بەرەو کوێ دەڕوا و تەنانەت حکوومەت خۆی کارێکی کرد کە هاوڵاتیانی کوردستان متمانیان نەبێ ئەو موچە پاشکراوەکانی ساڵانی 2015 بۆ 2018 بۆ دەگەڕێتەوانە چکە خۆی حکوومەت مامەڵی پێوە نەکرد
کە بۆ حسابی بانقی بکرداتەوە و موچەخۆرانی هەرێم ئەم موچیان لە خزمەتگوزاریەکان و لە باجەکانە بەکار بهێنرایە لە خزمەتگوزاریەکانی ئاو و کارەبا بەڵام بەداخەوە حکومەت خۆی متمانی بە خۆی نێوەری ناگرێت لەبەرەوە قەیرانی دارایی و هێشتا ئەگەر دیقەت بدەی بازاڕی کڕین و فرۆشتنی زەوی خان و بەرا ئۆتۆمبیل هەموو ئەمانە جموجۆڵەکانی سسە چونکە خەڵک ئەم شەبەحی شەڕە خۆپشاندانەکانی عێراق ململانی زلهێزان لە ناوچەکە خۆپشاندانەکانی ئێران و هێشتا ئاس شوێنەوارەکانی دوو ئیداری لە هەرێمی کوردستانە پەیوەندیان ناوجۆرەکانی نێوان هەرێم و بەغدا هەموو ئەمانە ڕنگدانەوەی لەسەر بازار لەسەر دۆخی ئابووری هەیە و هێشتا خەڵک لە دڵ ڕاوکیا دەژین کە بگەڕێنەوە بۆ دۆخی 2015 من بە دڵنیاوە پێتەڵە مەگەر هەرێمی کوردستان لەگەڵ بەغا ڕێنەکەوێ لەسەر مەلەفی نەوت ئەو 250,000 بەرمیل لە ڕادەست نەکە بە دڵنیایەوە دۆخی ئابووری خراپترە بێت. بەناوی ئابووری سەربەخۆوە بە تایبەتی پشتبەستن بە کەرتی نەوت تەنها بینیمان کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی چ قەیرانێکی قوڵی دارایی بوویەوە. ئێستا هەموو نکۆڵی ناکەن لەوەی کە پێویستە تەنها پشت بە نەوت نەبەستین پشت بە کشتتوکاڵ و سکتەرەکانی تیژ ببەستین بە تایبەتی لە کارنامەکەی کابینە نوێم داهاتووە لەوەی کە دەبێت ئابووری هەرێم فرەچەشنە بکەین تەنها پشت بە نەوت نەبەستین ئەوەندەی کە تۆ دەیبینی لە ماوەی و حکومڕانی کابینە نوێمدا تا چەندە بەڕاستی پشت بە کەرتەکانی تر دەبەستێت جگە لە نەوت. بەڵێ ئابووری کوردستان ئابووریەکی ڕێعیە واتە پشت تەنها بە نەوتە بەستەوە ئێمە نەمانتوانیوە فرەچەشنێک لە سەرچاوەکانی داهاتا بکەین لە سێ بوارەکەی تری گەشت و گوزار و کشتتوکاڵ و پیشەسازیژە بەڵکو تەنها ئەتوانم بە قسەی یەکێک لە نوێنەری وڵاتانی دراوسێ کە پێناسەیەکی هەبوو بۆ حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی پارە دابەشکردنە نەک حکوومەتی بنیەی تەحتی و پلانی استراتیژی پارێک لە بەغاوە وەرەگرێ بۆی دێ دوایی دێ بەسەر موچەخۆرانی هەرێم دابەشێ ئەوێش وەکو خۆی هەمی نادرێت لە ڕاستیە ئەوە موچەی جنسیە و پاساپۆرت و ئەمانەوەکو خۆی نادرێت کە لە بەغاوە وەرەگرێ ئەوانە پاسەوانی سنوور مەسەلەن موچەی ئەوانی کە لە بەغاشەوە دێ لە ڕاستیە بەسەر هاوڵاتیان لە کاتی خۆیان دابەش ناکرێت بۆیە بەداخەوە یانی کە تەنها پشت بە نرخ دەبەستین ئەو کاتە ئەو قەیرانانی ڕوو لە بازاڕی جیهانی نەوتەکە نرخەکانی نەوت هەمووی تەسیریە بێ لەسەر دۆخی ئابووریە بۆیە تاوەکو ئێستا من بۆ خۆم نەمبینی و ئەمە بچێتە بواری کردارەکیەوە ئایا کشتتوکاڵە خستوەتە سەر بەرهەمی خۆماڵی گەشەی کردو زیادی کردووە ئایا لە 92 هەتاوەکو ئێستا ژمارە ئەو مەحمەلانەمان پێ بڵێن ئەو کارگانەمان پێ بڵێن کە لە هەرێمی کوردستانە ئێمە دروستمان کردووە ئایا لە کەتی گەشت و گوزار و شوێنەوار بڕۆ سەیری شوێنەوارەکان و گەشتیاریەکانی کوردستان کە هەمووی بەرەو خاپوت بوون و داڕمان ئەڕواکە گەر ئێمە نەوتیشمان نەبووایە بەس بە کشتتوکاڵ و گەشت و گوزار ئەمانتوانی ئەم میلەتە 5-6 میلیۆنی بەڕێوەبەری. زۆر باشە مامۆستا لە ماوەی ڕابردوودا لە کابینێ نوێیەمدا هەندێک گۆڕانکاری لە ڕووی کارگەڕی و بەتایبەتی داوامی فەرمانبەرانەوە کرا. ئەم گۆڕانکاریە چۆن بووە چی بووە پەرلەمان قسەی لەسەر ئەم گۆڕانکاریە چی بوو لە کاتێکە داوامی فەرمانەکان زیاتر کراوە ڕەنگە بە قازان جێندێ لە هاوڵاتیان بێت کە کاتە سەردانی فەرمانەکان دەکەن بەڵام هێشتا ڕۆتینە دوو خۆیان بەردەوامە هێشتا ئێمە یەکێکی تر لەو چاکسازیانی کە پێویستە چاکسازی کارژێڕیە لە بواری کارژێڕی و ئیداریدا کە نەمانی واسیتا نەمانی ڕۆتین ڕێزگرتن لە شکۆی هاوڵاتی و ئەم وەرەقەشتانە تەنها لە هەرێمە دواکۆتۆکەی ئێمە بایی ماوەیانی کە هاوڵاتی لە وڵاتانی خوا پێدا و لەسەر ئینتەرنێتەکەی خۆی لەسەر کۆمپیوتەرەکەی خۆی هەموو مامەڵەکانی خۆی ڕاییەکە بەڵام هێشتا ئێمە سەیری فەرمانگەکانمان کە ئەم باوەشە ئەوراقانە دێوەچێ بە فەرمانبەران و بە کەرتەکانی پۆلیس و دارگاکانەوانێ خۆی دەوام گرنگە ئەبێ زەبط و ڕەبتێک لە دەوامدا هەبێ بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان هەم بۆ هاوڵاتیەکانی خۆی هەمە بێ ماف و هەمە بێ ئەرکیشیان بۆ دابینکە لە ڕاستەیە ئەرکی هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێم وازەحە و لەو لاشەوە مافەکانیشیان بۆ دابینکە تۆ کاتێک بە تەنیا تاگڕەهەم سێری ئەم مەسەلەیەکەی کاتێک کە تۆ موچە لە کاتی خۆیدا نادەی کاتێ موچە پاشەکەوتراوەکانی بۆ ناجێڕیتەوانێ لەولاوە بارگرانیەک لەسەر ئەم مۆزەف و موچەخۆرە دروستەکەی ئەمە پێوترێ بەڕاستی مامەڵێکی نەعادیلانەکە هەیە بۆیە تەنانەت موچەخۆرانی هەرێمی کوردستانی ژەوە لەوە گەڕێکە ئێمە ژمارەمان لەسەر تێبینیمان لەسەر ژمارەکەی هەیە کە ئەم لەشکرە موچەخۆرە لە هەرێمی کوردستان کە دامەزراوە بەپێی هیچ ستاندەر و پێوەرێکی نێودەوڵەتی نەبووە تەنها بۆ انتخابات و بۆ مشتێ دەنگی تەزویر و بۆ کڕینی وەلای حیزبی و ئینتیمای حیزبی تاکەکان و هاوڵاتیانی کوردستان بووە ئەبێ ئەوەش پێداچوونەوەی پیادا بکرێتەوانێت وە چاکسازی کە بەپێی خزمەتی ڕاژە دەستەی ڕاژە دروست بکرێت بۆ ئەی هەیئەتی ڕاژە پرسی دامەزراندن یەکلایی بکاتەوانێت بۆیە موچەخۆرانی هەرێم ئەبێ سەرجە موچەخۆرانی هەرێم بە مامۆستایانیشەوە
ئەبێ ئەمانە مافەکانیان بۆ دابین بکرێ ئەنجا ئەو کاتە زەبط و ڕەبت و لێپرسینەوەیان لەگەڵدا بکرێت. زۆر باش مامۆستا بابینە ناو خولی پێنجەمی پەرلەمان و ئەم کاوی ئەم خولی کە ئێستا زەناتانی تێدا باوەڕت وایە خولی پێنجەمی پەرلەمان فشارەکانی بۆ سەر حکوومەت و چاودێریکردن و دەرچواندنی یاسا کە چاودێریکردنەکە و فشارەکان ڕەنگە جیاواز بە لە دەرکردنی یاسایەکی باش جیاوازیە لە خولەکانی ڕابردوو بە تایبەتی لەگەڵ خولی چوارەمان. من بەداخەوە کە خۆم دوو خول ئەندامی پەرلەمانی کوردستانم لەوانێ هاوڵاتیەکی بپرسی ئەگەر تێڕوانی ماوایە تۆ بۆ ئەمێنیتەوە پێم وایە خولەکانی پەرلەمانی کوردستان خول لە دوای خول لاواازتر بووە و ئەکتیڤی دابەزیوە. تۆ بڕۆ دیراسەیەکی خولی یەکەمی پەرلەمانی کوردستان بکە 16 خەبیری لەسەر ئاستی نێودەوڵەتی و هەرێمایەتی پێدا بووە 16 خەبیر لە ئاستی جۆرە و جۆرە. زانە چێ بوون وەزیرەکان زانم چێ بوون ئەندامانی پەرلەمان زیاتر لە 20 ئەندامی مەکتەبی سیاسی لە خولی یەکەمی پەرلەمانی کوردستانە سەرکردایەتی و مەکتەبی سیاسی حیزبەکان هەبوون. ئێستا هەمووی پێم شەشێکن بە پەنجەکانی دەستێک نەک دەستی ئەژمێرێن کە ئەوانەی کە بڕیار بەدەستن لە 45 کەسی پارتی دیموکراتی کوردستان یەک ئەندامی سەرکردایەتی تایە لە 21 یەکێتی هیچ ئەندامێکی سەرکردایەتی تایە یەک ئەندامی سەرکردایەتی تایە کە سەرۆکی پەرلەمانە کۆمەڵ تەنها یەک کەسێکی تێدایە نەوەی نوێ کەسی تێدا نییە گۆڕان بەهۆی سەرۆکی لیستەکانەوە ئەگەر بەشداری کۆبنەوەکانی جوواتی نیشتیمانی بکە یەک سیانمان ئەندامی سەرکردایەتین ینی خول لە دوای خولدا بەزیوە بۆ لەبەرەوەی دەسەڵاتدارانی هەرێم بە پەرلەمانێکی ئەکتیڤ و کاران نەویستوە ئەم خولی ئێستا بەڕای من یەکێکە لە خولە لاوازەکانی پەرلەمان بەم پێوەرانە یەک ئەوە زیاتر لە ساڵێکە ئەم خولە دەست بەکار بووە 6 یاسا و بڕیاری دەرکردووە واتە لە ڕووی یاسا و بڕیارەوانە کەمترین یاسا و بڕیاری دەرکردووە دوو لە ڕێی چاودێریەوانە هیچ وەزیرێکی حکوومەتی هەرێمی کوردستان نەهاتۆتە بەردەم پەرلەمانی کوردستان بۆ لێپرسینەوە لەبەرەوەی ئەبێ نەیات ینی لە خولی پێشوا بینیمان کە ڕێگریەکە لە وەزیرەکان کە بێنە بەردەم پەرلەمانی کوردستان واتە نە لە ڕووی چاودێری نە لە ڕووی یاسادانان پەرلەمانی کوردستان لەم خولەیە بە ڕۆڵی خۆی هەڵنەساوە بەداخەوە. ئێستا بۆچی هیچ وەزیرێک بانگێشتی پەرلەمان ناکرێت بۆ لێپرسینەوە یاخود ئەمە تا ساڵێکەوە لە حکومڕانی تێپەڕێ بۆچی ناتوانن لێپرسینەوە لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بکەن؟ من پێم وایە لە سای ئەم زۆرینە پەرلەمانی کە دروست بووە لەلایەن ئەو هێزانەی کە حکوومەتیان تەشکیل کردووە بە ئەجندای خۆیان بە پلانی خۆیان ئەم ساڵی تریش ساڵێکمان بەڕێکرد 3 ساڵی داهاتوش لە پەرلەمان و لە حکوومەتی شادەگوزەرێ کە پەرلەمان ناتوانێت بە ڕۆڵی خۆی هەڵسێت چونکە بە هیچ شێوەیەک پەرلەمانێکی ئەکتیڤ و دەستکراوەیان نەویستوە هەبێ ئەو پەرلەمانی ئێستا کە بە خۆتەژانی لە ژێر هەزمونی دەسەڵاتی جێبەجێکردنایە دەسەڵاتی جێبەجێکردیش لە ژێر هەژمونی چەند کاراکتەرێک و چەند نەفرێکدایە. ئێوە ناتوان بە پرسیار وەزیرەکان و سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ خۆت بیرگوێت لە کۆبوونەوەی پەرلەمانی پێشووتر بوو زیاتر لە 80 وەزیری پەرلەمانتاران وابزانم 12 پرسیار وەڵامی هاتوۆتەوانێ و داد و بێدادی ئەندامانی پەرلەمان لەسەر ئەوەیە کە ئێمە و ئەنجومەنی وەزیران لەوانە 20 مەترمان بین بێ بیناکانمان بەڵام جاری وایە پرسیار هەر وەڵامی نادرێتەوانێت چ خولی پێشوو چوو ئەم خولەشوە بەشێکی زۆری راپۆرتەکانمان خواست و داواکاریەکانمان وەڵام نادرێتەوانێت لەو وادی کە لە پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە دەستنیشان کرد. زۆر باشە ئێستا ئێمە سێلایانی ئۆپۆزیسیۆنمانەوەی هەگەرچی وەکو سیاست و وەکو لایەنی سیاسی جیاوازیان ئێوەنیان توانیەوە بەرەوەیەکی ئاوبەش پێگرێنن ڕەنگە لەناو فراکسیۆنەکانیاندا هەمانگیەکی باشە بێت پێویستان سێلایانی ئۆپۆزیسیۆنە لەم خوڵەی پەرلەمانە چۆن کار بکەن پێکەوە بۆی کە بتوانن ئەگەر یاسایەکی باش دەرنەکەنیش نەبێ فشارێکی باشیان نەبێت. خۆی بەداخەوە یەکێک لە هۆکارەکانی ئەم دۆخە کە ئێمە ناومێت بین لە چاکسازیان هەنگاوەکانی چاکسازی سز بەڕێوەیان حکوومەت بێباکانە مامەڵە بکە لەگەڵ پەرلەمانە لەگەڵ خەڵکان لاوازبوونی ئۆپۆزیسیۆنە. ئۆپۆزیسیۆن چ بەمانە سیاسەکەی کە ئەم هێزانی کە لە پەرلەماندان چ بەمانە جەماوەریەکەی کە خۆبرەزانی دەنجی ناڕەزایی لە شەقامیش کردبووە و لە لای خەڵکو و لە لای ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیەوانێ بەڵام ئەم بێدەنجی خەڵک نیشانەی ڕازیبوون نییە بەڵکو ئەوە هەڵوێز دەربڕینە و لە داهاتوە هاوڵاتیانی هەرێم کاتێک ئەگەر دەسەڵاتدارانی هەرێم بێباک بن بەرامبەر بە وەڵامدانەوەی خواستەکانی خەڵک من بە دڵنیایەوە پێم وایە کە تووڕێی خەڵک جارێکی تر دەدەقێتەوانێت دێنەوە سەر شەقامەکان بەڵام ئەو پەیوەندیدارە بە ئۆپۆزیسیۆنی سیاسیەوە
بەداخەوە ئەم چوار هێزی ئۆپۆزسیۆنیش کە بەهەر چوارمان بیستوێت کورسی پەرلەمانی پێگەهێنین بەداخەوە وەکو تۆوتت نەتوانیمانە چوارچێوێکی هاوبەش پێ بێنین نەتوانیمانە ئەگەر چوارچێوێکی هاوبەشیش نەبێ بەرەیەک نەبێ على الأقل لە ئاستی هەماهەنگیە هاوکاری زیاتر بکەین تەنها هاوکاری خۆی قەتیزداوە لە واژۆکردنی پرۆژەکانی ئەگەر بەرەیەکی هاوبەشی دەڵکرا پێک بێنن فشارتان دەبێت بە دڵنیاییەوە ئێمە ئەو کاتە ئێمە کاریگەریمان زیاتر بێت لەوەی کە هەر یەکەمان جیابینەوانێ ئەمە خاڵی یەکەم گوێ لە جیراوترە بین خاڵی دوم ئەو کاتە شەقامیش لەگەڵ ئێمە ئەجوڵێەوە دڵی خۆشە بێت کە ئەم ئۆپۆزسیۆنە نوێنەرایەتی ئەوەکە بەڵام هەتاوەکو ئۆپۆزسیۆنیش بەم پەرتەوازەیە بڕوە ئەوە بە دڵنیاییەوە لە قازانجی حیزب دەسەڵاتدارەکانە بۆیە پشتی هێزەکانی ئۆپۆزسیۆن ئەلێرەدا پشتیان بەرەکەوێت لەم دۆخی هەرێمی کوردستان کە ئەبێ پەرلەمانتارەکانی ئۆپۆزسیۆن بەڕاستی کارێکی میهانی و پیشەیەکەن ئەبێ پێکەوە بن و ئەبێ ئاستەکانی هەماهەنگی تاوەکو حەدی بەرێکی هاوبەش تۆخکەنەوانێ لە پێناوی ئینقازکردنی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان لەم چەقبەستوی کە تێکەوە 5 ساڵە پرۆژەی یاسایی بودجە ناتۆتە پەرلەمانی کوردستانەوە ئەم خولەش دیارەدەنگن ئەم خولەش پێم وایە نایەت چونکە ئەوە وەرزی پاییزە تەواو بوو نەهات پاساوەکان ئەوەیە کە بەڕای من بۆ دووش دەگەڕێتەوە پاساوێکی حکومەت ئەوەیە کە مادام بەغدا بودجەیەکی تەواو نانێرێ و ڕێکەوتن نەکراوە من لەسەر چه ئەساسێک بەڵام پاسایی گرنگتری دوم ئەوەیە کە بەڕای من مەبیانوە ئەوەیە کە نانەوێت سەرچاوەکانی داهات و زانیاریەکان بخەنە بەردەستی پەرلەمانتاران و بۆیە بەناڕوونی بمێنێتەوانێ گینا ئێمە ئەوەی لە فرۆشتنی نەوت دەستمانەکەوێ لەگەڵ داهاتەکانی ناوخۆ و ئەو بەشەی کە لە بەغاوە بۆمان دێ ئەمە بەشی ئەوەکە کە بودجە بێتە پەرلەمانی کوردستان هەم بۆ بودجەی تەشغیلی هەم بۆ بودجەی بۆ بەرهێنان هەردوو بوارەکە و پرۆژەکانیش بخرێنەوە گەڕ بۆیە دیزە بە دەرخۆنەکردنی مەسەلەی بودجە لە کوردستانە لە 5 ساڵی رابردووە کە ئەبێ پێێنینە ساڵی شەشە بینەوانێ من پێم وایە ئیرادە و ئەجندایەکی لە تا کۆتایی ئەم خولەی پەرلەمان و ئەم کابینەی نوێیەمە چەند خاڵی ئەمە جێبەجێکرێت من پێم وایە ئەگەر لە 20 جێبەجێ بکرێ ئەو کارنامەیە ئەبێ ئێمە بڵێن ئەم کابینەیە هەنگاوێکی ناوە ئەگەر لە 20 ئەو خاڵانی کە لە بەردەم پەرلەمانی کوردستانە خوێنێوانێ و ئەوە ئەچی هەموو پەرلەمانتارانە بە فراکسیۆنەکانی دەسەڵاتی شەوانێ بە پێی پێڕێی ناوخۆی پەرلەمان لە مادەی 68 تا فەرموو بیا ئێمە بین لێپرسینەوە لەم حکوومەتە بکەین لەسەر ئەو کارنامەی کە خۆی تەقدیمی کردووە نەک ئێمە بین دابەش ببین لە بینی ئۆپۆزسیۆن و دەسەڵاتە فراکسیۆنەکانی دەسەڵات ئەو کاتە پشتگیری لە حکوومەتکەن بە حەق و بە ناحەق ئەبوایە ئەگەر ئێمە هەر هەمومان هەر سەویانزەکەمان لە حکوومەت بووینە ئەبوای ئۆپۆزسیۆن پەرلەمان ئۆپۆزسیۆنی حکوومەت بێت پەرلەمان چونکە ڕەقیبە چاودێرە متمانادا بە حکوومەت متمانی لێ کێشێتەوانێ بۆیە بەڕای من ئەو خاڵانە لە سای ئەم دۆخە سیاسی لە سای ئەم گەندەڵی منەظەم و سیستماتیکەی لە کوردستانە هەیە بە 120 خاڵەکان جێبەجێ ساڵبەکر ئەمێ بەراوردێکم بۆ بکەی ڕەنگە پرسیارەکەش من دێ خەڵ بڵێ نامەقولانەیە ئێستا ئەو زۆرینەی کە لە پەرلەمانە باڵی بەسەر پەرلەمان کێشاوە چ جیاوازیەکیە لەگەڵەوەی کە پەرلەمان لە 4 ساڵی ڕابردوودا بەشێکی داخرا بوو ئەلبەتە بۆ هاوڵاتیان دەڵێن ئێستا من لە منە پرسی وەکو پەرلەمانتارێک ئەمەی ئێستاش جۆرەکە لە کڵۆمدان و داخستنی دەرگای پەرلەمان بەڵام بە شێوەیەکی دی کە پەرلەمان نەپرسێتەوانێ کە پەرلەمانێک کۆ بێتەوانێ و بە یەک گوشە باسی دەوڵەتی تورکیا نەکاکە تۆ بارانی ناوچەکانی هەرێمی کوردستانەکە و لەشکێکێشی بۆ سەر ڕۆژ ئاواکە کە پەرلەمانی کوردستان ئاگاداری بودجە نەبێ کە پەرلەمانی کوردستان محاسبەی وەزیرەکانی پێ نەکرێ کە پەرلەمانی کوردستان ئەم هەموو قەیرانە قوڵەی کە لە کوردستانە هەیە قسەی ڕاشکاوانی خۆی نەبێ کە پەرلەمانی کوردستان بڕیار و یاساکانی خۆی جێبەجێ نەکا و بە دوواداچوونی نەکا لە 170 یاساکان لە هەرێمی کوردستان کە دەرچوون لەو پەرلەمانە بەداخەوە ناچێتە بواری جێبەجێکردنەوە لەبەرەوە ئەمە پەرلەمانێکی شکریە بێ بەداخەوانێ پەرلەمانێکی ئەکتیڤ و کراوە و زیندوو نابێ و بە خۆ دەزانی ینی نوێنەرانی کورد لە پەرلەمانی ئێران و لە پەرلەمانی تورکیا بەداخۆ جاری وایە ئازادی ڕادەربرنینیش لەوێ زیاترە فەرهاد ئینجۆ لە من زیاتر دەتوانێت ئازادانە لە پەرلەمانی تورکیا قسە بکە و عوسمان بەیدەمیر زیاتر دەتوانێت قسە بکە لە پەرلەمانتاری زۆر باشە هیچ دەرفەتم نەماوە ساڵبەکر بوو بورە زۆر بە کورتی کۆمنتر لەسەر ئەو ناڕزیانی کە لە بەغدا هەیە وەکو مەسجێک بۆ هەرێمی کوردستان
و ناڕزاتیانە بەرهەمی ئەو پەنگ خواردووی خەڵکە بەرهەمی وەکو کاک مەسعودیش لە پامەکەوتی بەرهەمی حکومڕانیەکی شکست خواردووە بە ڕێژەیەکی جیاواز هەمان ئەو پاساوانەی خۆپیشاندانەکان کە لە بەغایە لە هەرێمی کوردستانیشە هەیە بەڵام بە ڕێژەیەکی جیاواز لێرەش میلیشیا و هێزی چەکدار تەدەخولەکە لێرەش دەستێوەردانی ئیقلیمی هەیە لێرەش گەندەڵی هەیە لێرەش خزمەتگوزاریەکان کە من بۆ خۆ دەبینی چەند ڕۆژێکە کە وزەی کارەبا زۆر بەکەمێدرێ بە هاوڵاتیانی کوردستان لێرەش باج و سەرانەکان زیادی کردووە لێرەش بەرپرسان بە ناڕەوا دەوڵەمەند بوون بۆیە ئەبێ بەرپرسانی هەرێم پەلە بکەن لە ئەنجامدانی چاکسازیەکی ڕیشەیی و گشتگیر وەگەرنا هیچ گرنگتێک نییە کە شەپۆل و پرشتی خۆپیشاندانەکان نەگاتە هەرێمی کوردستانیش و ئەم سەبر و تووڕێی خەڵکی هەرێمی کوردستان سنوورێکی دیاریکراوی خۆی هەیە هیوادارین دەسەڵاتدارانی هەرێم و حکوومەتی هەرێمی کوردستان بێدەنجی خەڵک بە لاوازی لە قەڵەم دەدەن بەڵکو ئەمە هەڵوێستێکە و لە داهاتوە هەڵوێستی تریشی بە شوێن نادێ ئەگەر بێت و بەرپرسانی هەرێم بە پەلە چاکسازیەکی ڕیشەیی و گشتگیر ئەنجام دەدەن. زۆر سپاس بۆ بەڕێزمان ئێستا ئەبوبەکر هەڵەدنی ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان سپاس بۆ کاتێ بێمەبەخش. بینەرانی عەزیز سپاس بۆ ئێوەش کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بوون تا دیدارێکی تر و بەرنامەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم ماڵتان ئاوە.